لەوەتی منداڵیەوە ئارەزوی دوکانداریم هەر هەبوو زۆر حەزم لێ بوو چۆن دوکانداری بەژنان دەکرێت لەو دوکاندارانە گرێویان کردی بوو کتێ مانگەشی لەو دوکانەیدا ناوێت سۆڵی دەکا دوکانداری ڕاستە زەحمەتە دوکانداری عەزیەتی زۆرە کە پیاوەکەم یارمەتیم لێدا ناتوانم. مام ئامینێ خەڵکی ڕانیەم لە 2017 دوکانم هەیە بۆ خۆم دوکانم داناوە دەخوا بەزیاد بێ دوکانەکەشم باشە وڵام مشتەریەکانم ئاوەدان بێت کە زۆر باش یارمەتیم دەدەن کە دێن شتەکانم لێ دەکڕن ئیدی ئیشەکەم ڕاستە تۆزە ئیزعاجام بەڵام هەر لەوە کە ئیزعاجیشە بەڵام هەر دڵم پێی خۆشە و قەناعەتیشم پێیەتی لەخوای بەزای بێ زۆریش باشم لە قەدەر زروفی ئێستا باشم لەخوای بەزیاد بێ ئەگەر بازاڕش ئاوانە بێتم ئاشەکەوانە بێ هەر زۆر باشم بەس بەخوا بێم ئاشە ماڵی وێران کردوین جارێ خۆشمە کە بام دوکانی هەبوو کە دەڕی بام دوکانەکانی بەجێ دەهێشت بەسەر مندا ئەنی زیاتر چیم کچی گەورە بووم ئەم کچی گەورە بووم لە ماڵی براکانم چوکتر بوون لە خۆم کە دەڕۆشتم بۆ نوێژیان کە دەهاتەوە ماڵە بۆ ناخواردنەوەشانە بە خۆم دەچمە سەر دوکانەکەی لەوەشەوە زۆر حەزم لە دوکانەکەی بابم لە دوای ئەوشم لەوەتی منداڵیەوە ئارەزوی دوکانداریم هەر هەبوو زۆر حەزم لێ بوو ئیدی کە منداڵەکانیشم گەورە بوون و کە ئەو بەتەنێ لە ماڵی مامەوە با حەزەکەی خۆم بێنمەدی. يعني چون لەگەڵ ئیشەکەی ڕاهاتوم هیچ شتێکم پێ زەحمەت نییە ئەمن لە دوکانەکەی خۆم بە زۆربەی زۆر شتێکە بۆم نەکرێ منداڵەکان ڕادەوەسن تا منداڵەکانم دێنەوە ئەوان بۆم دەکەن بەعزە شتێکی هەوکو جاران ناتوانم شان و پیلم دێشێ بە بەتانیکردن و بۆ ئەو شتە قورسانە منداڵەکانم یارمەتیم دەدەن هیچ کێشەکەم نییە لە دوکانەدا ئێستا لەخوای گەورە بەزیاد بەالحەمدوللیلا هیچ کێشەکەم نییە هەموو شتێکیش بەش خۆی عەزەتی هەیە وایە نا زۆر ئەتیادی ئەنجام کە یەکەم کەڕ کە دوکانم دانەوە هاتەوە ئەو دوکانێ باوەڕ دەکەی خەڵک ئەنی گاڵتەی پێ دەکردن باوەڕ دەکەی لەو دوکاندارانە گرێویان کردی بوو کتێ مانگەشی لەو دوکانەیدا ناوێت سۆڵی دەکا چۆن دوکانداری بەژنان دەکرێت ئیدی کە ساڵێک دو ساڵی پێچووکتی وڵای خۆم هەموو گرێمان لەسەر تۆ کرد بوو بەڵام ماشەڵڵا تو بەردەوام بوویتم ئەم هەر شتێکی بیکەم بەردەوامم لەسەری کەشتم کە پێم نەکرێ نایکرد بەس ئەنی دوکانداری ڕاستە زەحمەتە دوکانداری عەزیەتی زۆرە ئێستام بەیانیان دێم ئێواران دەڕۆمەوە کە پیاوەکەم یارمەتیم لێدا ناتوانم دەبێت لە ماڵێش هەر ژنێکی ئەو ژنانێک کە ئیش دەکەن لە دەرێ دەبێت پیاو و ماڵش تەفاهمن لەگەڵ بکەن و ڕێیان لەسەری بێ دەنا ناتوانین ئێستا من بۆ خۆم دوکانەکەم دوکانی خۆم ئەوەیە دوکانەکەی خۆم دوکانی پیاوەکەم یەک دوکانمان بینە کەبابخانەمان هەیە کەبابخانەشی چووکمانێ یارمەتی ویش دەدەم گەر ئیشی خۆم تەواو بوو نێوەڕوان دەچم لای ئەو یارمەتی ویش دەدەم بۆ دوکان خاوێنکردنەوە ئەو شتانە کە کوڕەکانم لێرە نەبێت کە کوڕەکانیشم لێرە بن ناڵێنم ئیشی ویش بکەم لێرەش یارمەتیم دەدەن